بڕیارە پاشکەمێکی دیکە دەستی پارێزەرانی سازدراوانی بادینان سەردانی ئەنجومەنی دادوەری بکەن و یادداشت بدەن ئەنجومەنی دادوەری هەندێک داواکاری یاسایی هەیە ئاڕاستی ئەنجومەنی دادوەری بکەن بەسەر زۆری سزادانی ئەو گیراوانەی کە لە چەند ڕۆژ ماوەی ڕابردوودا سزای 6 ساڵ زیندانی سزا سپێدرا. بۆ زانیاری زیاتر من ئێستا لای بەشدار حەسەن پارێزەر لە تیمی خۆبەخشی سزادراوانی بادینان کاکۆژان کاتر باش دەتانەوێت لە ئەنجومەنی دادوەری چ بڵێن و چ ئاڕاستی ئەنجومەنی دادوەری بکەن. بناوی خی گەورە مهرەبان بخێر بێن کاکەژار. طبعا ئەمە ئەوڕۆ لەگە تیمی پارێزەرانی بەرگریکار لە سزادراوانی بادینان ڕۆژنامە نووسەکان لە دهۆک برایان هاتینە محەمەکان هاتوونیان لە هەولێریش ئێمە هەموومان ئەو تیمە ئامادەین ئینشاڵڵا دەوروبەری کاتژمێر 11 پێش 11 لە نێوان 2 بۆ 11 سەردانی دادگای تەمیز دەکەین ئەو لای تەمیزەکە حازرە پێشکەشی دەکەین و بەو هیوایین کە دادگای تەمیز پێداچوونەوە بە بڕیارەکەی دادگای تاوانی دوو بکات. کاکۆژان دەمێ پرسم ئەو لایحەیە حاصرتان کردووە تاسان پێتان وایە هێزی یاسایی خۆی قانونی تێدا هەیە و پێتان وایە ڕەت دەکرێتەوە یان پێشوازی؟ ئینشاڵڵا بەو هیوایین نامانێت بە پێش ئەحداث بکەین بڕیارەکانی بەڕێزان سەرۆک و ئەندامانی دادگای تەمیز بکەین بەڵام بەو هیوایین لەبەر نەبوونی بەڵگەی مقنع لە ناو دۆسیەکە دادگا پێداچوونەوە دەکات و ئینشاڵڵا ڕۆژنامە نووسەکان بەرئەت وەردەگرن ئەوە لای خۆیان دەبینێ بەڵام لێدەدا دەمەوێت ڕوونکەمەوە لە دادگای تەمیزیش دوو هەیئەت هەیە هەیئەی زایی یەک و هەیئەی زایی دوو بەڵام ئێمە لەگەڵ تەقدیمکردنی لایحەکە داواکاریشش پێشکەش دەکەین داوا لە سەرۆکی دادگای تەمیز دەکەین کە ئەم دۆسیە بداتە هەیئەی مۆسعە. با دوا پرسیار دەکەم کاک بەشدار دۆخی زیندانیان باز زۆر دەکرێت کە مانێ لە خواردن گرتووە دۆخیان خراپە ئەمە زانیاری تازە چی لێت؟ بەڕاستی من شتێکی لێ بابەتم زانی بەڵام لەسەر چاوەیەک پێمان لۆمان هات کە وەزیان خراپە و شوێنیان سارد و سڕە و مانیان گرتووە لە خواردنەوەوانە شتێک لێ بابەتی بەڵام لەسەر چاوەکە زۆر ڕەسمی نییە بەڵام تا ئەو دقەی ڕێگە نەدراوە بیان بین. زۆر سپاس دەکەم.